دەستگای ڕوانگە و ڕێکخراوێکی بواری ژینگە پرۆژەیەکی ژینگەی ڕدەگەێنن هاوکار یاسین پەیامبەری ڕوودا و لەگەڵماناوی بزین هاوکار پرۆژەکە چییە؟ بەڵە هەوراست ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوێکی ژینگەیە و لە بواری پاراستنی ژینگەدا کار دەکات ئەمڕۆ کاژێردە لە هۆڵی سنتەری گەنجان لە دەربەندی خان چالاکیشیان دەبێت چالاکیەکە لە ژێر ناونیشانی کۆمەڵگەیەکی وشار واتە ژینگەیەکی تەندروست ئەم ڕێکخرا ژینگەیە کاری لەسەرەوە کردووە کە چۆن کۆمەلگا هۆشار کاتەوە بۆیە بە هاوکاری دەستگای ڕوانگە 3500 چاپکراوی یان نامیلکەی چاپکراوی بواری ژینگەیی ئامادە کردووە بۆ سێ چینی جیاواز چینێکیان چینی منداڵانی ساوایانن واتە باخچەی ساوایان ئەمان 1500 نامیلکان بۆ ئامادەکراوە چینێکی دیکە خەڵکی گشتی ناو بازار لەگەڵ چینێکی دیکەیان چینی خەڵکی خوێنەوار و ڕۆشنبیرانە هەرێکیان بڕێ ینی بەشێک لە ئەو نامیلکانیان بۆ چاپکراوە ئامادەکراوە ئیتر بە شێوازی نووسینیان بە شێوازی فۆتۆگرافەرانی کوردستان کە لە بواری ژینگەدا لە بواری فۆتۆژینگەیەکاندا کە کاریان کردووە ئەو فۆتۆیانە کۆکراوەتەوە لە نامیلکێکدا ئامادە کراوە بۆی بە هاوکاری لەگەڵ تێکسەکاندا وا لە خەڵک بکەن کە وشار بنەوە چۆن ژینگە بپارێزن و وا لە منداڵانی ساوا بکەن منداڵانی باخچەکانی ساوان چۆن ژینگەیان خۆش بێەوە ژینگە بپارێزن چالاکیەکە کۆمەڵێک لە بەرپرسانی پەروەردەیی و خەڵکانی چینی خوێنەوار و ڕۆشنبیران و خەڵکی گشتی ناو بازاریش تایدا بەشدار دەبێت لەوێ هەڵمەتێک ڕدەگەێنرێ بۆ هۆشاری ژینگەی لە دەربەنی خان بۆی ژینگەی ئەو سروشتی ئەو ناوچانە بە شێوەیەکی باشتر بپارێزرێ ئەوەی کە هەیە ینی دابشکردنی نامیلکەکان ئەمڕۆ دەست پێ دەکات بەڵام باخچەی ساوایان لەبەرەوە ئێستا کاتی خوێندن و داوام نییە دەدرێت بە بەڕێوەبەراتی پەروەردە و بەڕێوەبەراتی باخچەکانی ساوایان بۆی لە کاتی دەستپێکردنی یانکردنەوەی دەرگای باخچەکاندا بدرێت بەسەر منداڵاندا بەڵام بەشەکەی دیکە کە بەشێکی بۆ خەڵکی ناوبازارە هەر ئەمڕۆدا بەش دەکرێت بەشێکی دیکەشان کە نزیکی 1000 نامیلکەیە بۆ خەڵکی خوێنەوار و ڕۆشنبیران و چینەکانی سەرەوەی ئەوەش ئەمڕۆ ئەوی کە لەوێ ئامادە دەبێت پێی دەدرێت ئەوەی دیکەش بۆی دەبرێت بۆی هەم خۆیان ژینگە پارێز بن هەمووا لە خەڵکی شکەن کە لە ڕێگەی وتارەکانە لە ڕێگەی نووسینەکانە لە ڕێژگەری ئەوەی ئەو بابەتانی کە لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا دەینووسن هانی خەڵک دەن کە ژینگە بپارێزن و ژینگەیان خۆش بێت چونکە وەکو ناونیشانی کارەکەیان کۆمەڵگەیەکی هوشارواتە ژینگەیەکی تەندروست بۆیە هەڵدەدەن ژینگەیەکی تەندروست دروستکەن لە ڕێگەی کۆمەڵگەیەکی هۆشارەوە. سپاس هاوکار یاسین پەیامبەری ڕوودا و لە سلێمانی.